دەستگای میدیای کۆباس بەردەوام کاریگەریەکی باشی هەیە و بابەتەکانی لە چوارچێوەی کار و یاسای ڕاگەیاندندا پێگیەکی بەهێزی هەیە. ئەمە بووەتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆری هێزەکانەوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان ئاستەنجی بۆ کارەکانی کۆباس دروست بکەن. من ئەمڕۆ هاتوومەتە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لەگەڵ زۆر بەڕێز کاکاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان قسە دەکەم. کاکاروان گیان سڵاو لێ بێ، سوپاس بۆم دەرفەتە. شەوتان باشمان و نەبن. زۆر سوپاس. کاکاروان پێم بڵێ ئەمەی کە دەکرێتە سەر بەشێکی زۆری میدیاکانەوە بە تایبەت کۆباس هۆکارەکەی چییە؟ ئایا وەکو سندیکا قسەی ئێوە لەم بارەیەوە چییە؟ ئێستاتان لێ بێمان و نەبن زۆر بەداخەوە بۆ سووتاندنی هەر پیجێک هەر لایکێک ئەگەر بە عراقی ناوچوان پیاکرا بێت. لە ساڵی 2020ەوە تاوەکو ئەمڕۆ من زیاتر لە 3 جار سیمینارمان کردووە لە سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان لەسەر ئەم بابەتی کە ئێستا ئێوە راپۆرتەکەی لەسەرەکەن. ئەم بابەتە چیە؟ ئەم بابەتە سووتاندنی پیج و ئەکاونتەکانی دەڤەری سلێمانی ناوچەی سلێمانیە بە تێکەڵ هەمووی تا ئێسش بەداخەوە لەمیانی ئەوەی کە ئێمە توانی بێتمان نەمانتوانیوە هۆکاری یعنی ئەو کەسی کە هەڵەسێ بە ئیشکردنەکە شخصە مباشرەکە ڕاستەخۆکە بدۆزینەوە، بەڵام دەرئەکەوێت کە سلێمانی هەمووی بەدەست ئەمەوە ئەناڵێنێت. زیاتر لە 3 بۆ 4 جار سیمینارمان لەسەر ئەمە کردووە، خەڵکی بەرپرس هاتوون، خەڵکی شارەزا، خەڵکی ئایتی، ئەو خەکانی کە لە دیزاین و کە توانم بڵێم لە هاک و لە بانکردنە شارەزان هەموو گەن و قەنعاتی کە سلێمانی وەک ناوچە هەمووی ئەم کێشەی بە یەکەوە هەیە. یەکەم حاڵەتیش دەتوانم بڵێم لە ساڵی 2010 کە پیجی پیوکی میدیا سووتێنرا 1,600,000 لایکی ئەو کاتەی هەبوو کە هیچ پیجێک لە کوردستانە نەگەشتوە ملیۆنێک. سەبەبەکەی هۆکارەکەی من خۆم 20 ساڵ سەرنووسەری وسایتە بووم، تا نیویۆرک، هەتا ئۆفیسی سەرەکی، هەتاوەکو توان بڵێم پاریس، هەتاوەکو دوبەی و نووسینگەکانی بەیروت و ئەمان ومانە هەمووی ڕۆشتی سەردارمان کردووە. هۆکارێکی دیاریکراو نەبوو بۆ ئەوەی کە بۆ ئەم پیجە سووتێنرا، کەواتە لە دوای ئەوەی کە پیوکە میدیا سووتێنرا ئیتر هەموو توانم بڵێم هەموو ئەکاونتەکان و پیجەکانی سلێمانی دووچاری هەمان کێشە بوونەتەوە، بەناوی کۆپیڕایتەوە، بەناوی ئەتوانم بڵێم بانکردنەوە، بەناوی ڕیپۆرت لێدانەوە، ئەم شتانە هەیە. بۆ نمونە ڕسمێک بڵاوە بێتەوە لە پیجێکی سلێمانیە، هەمان ڕسم لە ئەنقەرە و لە تاران و لە سووریا و لە کوێ لە هەولێر و لە دهۆکیش بڵاو بێتەوە. ئەوەی سلێمانی کۆپیڕایتی خرێتە سەر، بانی خرێتە سەر، بەڵام ئەوەی ئەوان شارەکانی کە ناخرێت. کەواتە ئەمە من زۆر هاوارم کردووە، ئەوە بۆ ماوەی 5 ساڵ بۆ 6 ساڵە چێت ئێمە ئەڵێن تکایە بەهانامانەوە وەرن. کێ بەهانای سلێمانیەوە یەدەم حاڵەتەیە؟ ئەبێت فەرمانگەی میدیا و زانیاری بەهانایەوە بێت کە ئەوان دەمڕاستی حکوومەتن لە ناحی تەکنۆلۆژیا لە ناحی زانیاریەوە. فەرمانگەی میدیا و زانیاری ئەگەر سەری خۆی لێ بنێتەوە بێگومان بەم شێوەیە ئەبێت کە سلێمانێتمان بڵێم هیچ دەنگێکی سوشیال میدیای سلێمانی نەگات. تر ئەگەر مەبەستێک لە پشتی ئەمەوە هەبێت ئەوە شتێکی هەیە. بەداخەوە لەمکردن فەرمانگەی میدیا و زانیاری 2 ساڵ لەمە پێش کۆمەڵێک بلاگلیستی ئەعلان کرد، کۆمەڵێک سایتی خستە ناو لیستە ڕەشەکەوە، 10 سایت بوون، هەردەیان هیچ سلێمانی، ینی هەردەیانە سلێمانی و پەخشەکرا، کۆمەڵی هەمووشیان بەشی هەرە زۆریان مۆڵەتی ڕسمی وەزارەتی ڕۆشنبیریان هەبوو، سندیکای ڕۆژنامەنووسانیان هەبوو. ئەم حاڵەتەیە کە ئەمان خاتە یعنی ئەمان خاتە بەردەم پرسیارێکەوە کە ئەگەر بەدەستی ئەم قەست ئەم حاڵەتە ئەوە کێشەکە زۆر گەورەیە. ئەگەر لە نەزانینی ئەم حکوومەتی خۆمانەوە کە ئاگاداری ئەوە نییە کە ناوچی سلێمانی و دەڤەری سلێمانی بە ناوچی تر لە حسابی عراق و حسابی هەرێمی کوردستان ئاماژی بۆ کرابێت، ئەمەش لەوە خراپترە کە ئاگات لێ نەبێت. ینی ئەگەر بە دەردی بەپەندە عەرەبیەکەی ئێمە بۆیە لێرەیە پێویستە ئەو لایەنی، ئەو فەرمانگەی، ئەو بەرپرسی کە خۆی بە بەرپرسی تەکنۆلۆژیای هەرێمی کوردستان نەزانێت زۆر بەجددی بێتە سەرخەت بۆ ئەم حاڵەتە، چونکەوە ماوەی 8 ساڵ بۆ 9 ساڵ ڕوات ناوچی سلێمانی بە هەزاران ئەتوانم بڵێم بە هەزاران پیج و ئەکاونتی لێ سووتێنراوە، بان کراوە، لێ هاک کراوە. یعنی ئەمە کێشەیەک یەک و دوان و سیان نییە. ئەگەر مەبەستیش لەوەی تەنها لەوانەیە باوەڕین کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و مۆڵەتی ڕسمیان هەیە، یەخۆ ئیسلامیەکانیش بە هەمان شێوە نەفسی کێشەیان هەیە. ئێنارتیش تا ماوەیەکی زۆر نەفسی کێشە و هەمان کێشەی هەبوو. بێلایەنەکان و میدیا ئەهلیەکانیش هەمان کێشەیان هەیە. ناوچی سلێمانی یەکان گیریان سەرانسەر ئەم کێشەیە هەمووی گرتووەتەوە، هەموو دیجیتال میدیای ناوچی سلێمانی گرتووەتەوە. بۆیە من گەشتمەتە ئەو بڕوایی کە ئەگەر بێت فەرمانگەی میدیا و زانیاری بەجددی نێتە سەرخەت، کەواتە خۆی لە خۆیان پرسیار و کێشەکە گەورەتر ئێمە بۆی ئەچین. چەندین جار ڕاستپاردەکانی ئەو سیمینارانەی کە لە سلێمانی کردومانە لەگەڵ هەموو کەناڵەکان، لەگەڵ هەموو دیجیتال میدیاکان و ڕاستپاردەمان بەرز کردوەوە، داوامان کردو فەرمانگەی میدیا و زانیاری ئێمە کێشەیەکی قوڵمان هەیە لە سلێمانی. ئەم کێشە قوڵە چییە؟ کێشەی ئەو پیج و ئەکاونتانەیە کە لەپڕ ئەسووتێنرێن، لەپڕ
هاکەکرێن لەپڕ دیار نامێنن لەپڕ یعنی کۆمەڵی کێشیان بۆ دروستەکرێ یان یەک لەوانی سەکە زۆر کێشەیە مۆزوعی کۆپیڕایتە ینی تطباع باوەڕەکەیت سرودی مەشقەڵانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆپیڕایتی لەسەرە سرودی ئەی ڕەقیب کە سرودێکی نەتەوەی کووردە کۆپیڕایتی لەسەرە واتەمانە هەمووی بەدەستی ئەم قەزم شتانە کراون ینی وێنەی زۆر وێنە و زۆر کێشی گەورەمان هەیە ئێمە لێرە واگەر بێت و بەم شێوێنە بێت ئێمە ناتوانین لەم حاڵەتەیە کە لەگەڵ کۆمپانیای مێتاشە قسە ئەەکەیت خەڵکە لێرینە لایەن ئەڵێن ئێوە لە داتابیسی جیهانیانین بەڵام نوێنەرتان هەیە نوێنەرەکەتان لەکوێن نوێنەرەکەتان لە شاری هەولێردانیش کاکاڕوان باسێکی ئەوشم بۆ بکەی وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان تا چەندێک ئەمەی کە دەکرێت بە تایبەتەوەی کە چۆنەڵی پەیوەندی بە کەپکردنی دەنگی ئازادەوە هەیە ئەمە تا چەندێک دەنگی ئازاد کپ دەکا و هەڵوێستی ئێوە چییە؟ بەنسبت کپکردنی دەنگی ئازادەوە کپ ناکرێت بێگومان ینی ئەوەی ڕاستی دەوێت سلێمانی لەوەتی دروست بووە هەر لە 240 ساڵ لەم و پێشەوە ئەمە خوب ڕفتاری ئەم شارە هەر ئاوایە کەس نێتوانی و کۆنتترۆلی بکە کەس نێتوانی و دەنگی بکە کەس نێتوانی و قامچی بە قامچەکەی دەستی بێت دەنگی کات کەس نێتوانی بیترسیانی بیتۆقێنێ سروشی سلێمانی وایە و بەڵام ئەوەشی کە بێوێت بەم شێوەی ڕفتار بکات بێگومان سەریا لە شاخەکانی گوێژ و ئەزمر بە دەردێڵێن ئەمە منە کەڵچەری کوردەواری ئەم شارن تۆ پیجێکدا ئەخەیت 100 پیجەکەیتەوە دوای ئەوە لە سفرۆ دەست پێەکەی هەناسی کورد هەناسیەکی درێژە ینی لە شاخەکان و بەردی شاخەکان شارەسانێتی خۆی دروست کردو ئێستا تۆ چۆن پیجێکی پسووتێنی تر بە تەماوی دابنیشە دەستەوە ساقاچ بخاتە سەرقاچ و دەرگە لە پێشێ نە ئەمانە شتیوانیە لێرە بەڵام ئێمە بەڕسمی ماوە لەم پێش ئاشکرام کرد 162 دیجیتال میدیا ڕێگە پێدراو لە کوردستانە هەیە 82 دانێنە سلێمانیەیە کە مۆڵەتی ڕسمیان هەیە تێکەڵەن هەم بابەتێکی تایە لە سیاستەوە لە هوەرەوە لە ڕۆژنامەنووسیەوە ئەتوانم بڵێم لە کەڵچەر و لە ڕۆشنبیری گشتیەوە ئەم 82 کە مۆڵەتی ڕسمیان وەرگرت و حسابی کەناڵیان بۆ بکرێت بەڵام کە بێت و حسابی کەناڵیان بۆ بکرێ بەڵام کە بە پرۆمۆت و بە سپۆنسەر و بە ڕێکلامکردنیش و نتوانانی تو پیجێکی خۆت بگەین نتوانی بابەتەکەت بگەێنی وێنەیەک بۆ نمونە وێنەیەکی عەبدوڵڵا ئۆجالان لە هەموو میدیای هەموو دنیای بڵاو بێت و زۆر ئاساییە بەڵام لە یەک میدیای سلێمانیە وێنەیەکی عەبدوڵڵا ئۆجالان بڵاو بێتەوە هەر خۆی لە خۆیان بانەکەوێتە سەری هەر لە خۆی لە خۆی پیجەکە ئینزاری بووێتەوە یعنی ئەمانە بۆ لێرەوان بۆ لە شارەکانی کەوانیە بۆ لە تورکیاوانیە ینی ئەمە پرسیارانەیە بۆ ینی دڵنیا بن گەشتێتەوە قەناعەتی کە ئەمە وەک سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر بە وردی مۆڵەتین بۆ کەناڵانی کە بەڕسمیان خۆیان ناسێنن حسابی کەناڵیان بۆکەیت بەڵام کە تۆ پیجێکی پسووتێنی و ئەکاونتێکی پسووتێنی و سەبەبەکەش دیاری کراونیە و من هەتاوەکو ئێستا لە 2018 تا ئێستا بزانم سەدان جار بەدواتەشم کردو بۆ سووتاندنی ملیۆنێک و 600,000 لایکی پیوکەی میدیا ئێستاش یەک بەڵگەم دەست نەکەوت پێم بڵێن لەبەر ئەمە سووتێنراوەکە یەک دوو سێ چوار پێنج هەر لە ماوەی کە بۆتانە گەڕێنەوە ماوەکەی کردەوە 7 ساڵ 8 ساڵ تێپەڕی بەسەریا کەواتە ئەمە هێزێک هەیە پاورێکی لە پشتی ئەمەوە کە ئەم میدیای ئەم ناوچەیە میدیایەکی بە ترسێنەر بە تۆقێنەر ناوزەت کرابێت لەلایەن کێوە لەلایەنێکەوە کە گەێنرابێ بە سوۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانی جیهان کە ئەم ناوچەیان ئایا گوایە سەر بە پەکەکە بێ یان گوایە سەر بە دەوڵەتی ئێران بێ بەڵام لەگەڵەوە شاوەتا کە خەڵک دنیاکە بینێت پاکسەوە ماوە نییە بەڵام ئەمە شەڕێکی سیبرانی زۆر قورس و گەورەیە بەرامبەر بە سلێمانی ئەکرێت پێش بە یەکێتی نیشتمانی کوردستان بکرێت بە شاری سلێمانی و دەوروبەری ئەکرێت بە مێژوێم شارەکرێت بە خەڵکیم شارەکرێت ینی ئەکاونتی شخصی خەڵکی ئەکاونتی شخصی هەیە کە 5,000 لایک زیاتر وەرناگرێت بەبێ هیچ هۆکارێک بانی یاڵە سێرەکە کاتێکە زانی نەماوە ئەنی کێشی هاتکردن و کێشی بانکردن و کێشی ڕەشەویکردن و کێشی ئینزار هاتنەوە ئەمانە هەموو ئەو کێشانن کە سەر لەبەری خەڵک بەدەستیەوە ناڵێن سلێمانی ئەکەڕوانگیان زۆر سپاس بە زانیارەکانت هەڵبەت ئەوەی کە گوێبیستی بوون بریتی بوو لە هەڵوێستی لەقی سلێمانی سندێکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە کارەکەیان بەکارێکی ناپەسەند ناوبردوو و ئاشکراش ئەمە دووەم جارە هێرشەکرێتە سەر میدیایانە بەگشتیەوە بە دیاریکراوی دەستگای میدیای کۆباس کە لە ماوەکانی ڕابردوو دابوو پێی کە پێگەیەکی میدیای جەماوەری کاریگەر بووە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و بۆ سەرجەم ناوچەکانی دیکەش هەر بۆیە بۆ دووهەمین جارە هێرشی ئەلکترۆنی دەکرێتە سەر پێگە میدیایەکانی و ئەمە شۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم میدیایە هەمیشە لەگەڵ خواست و داواکاری هاوڵاتیاندا بوو کاریگەریەکی گونجاوی لەسەر هۆشیاری هاوڵاتیان